بۆ توێژ لەسەر ئەم بابەتە و چەند پرسێکی تر پەیوەست بە ئێران میوانداری ڕۆژنامەنووس و میدیاکار کاکیوا گوڵ محەممەدی دەکەین کە ئێستا لە ڕاستەخۆ لە سوید لەگەڵمانە. کاکیوا زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. یعنی ئەم بڕیارەی ئەڵمانیا بە کورتی بۆ چۆن چیە لەسەر ئەمە و نەک هەر ئەمە چەند ڕۆژێک دیسان بینیمان کە یەکێتی ئۆروپا دیسان ئابلوقا لەسەر چەند دوو وەزارەت و وەزیر و چەند خەڵکی تری کەسایەتی ئێرانیان سەپاندووە. ڕای جەنابەت بۆ چۆنی جەنابەت؟ سپاس بۆ ئێوە هەروەها بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەتان. ئەڵمان هەر لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێرانەوە یانە لە 6 مانگ لەمەوە بەرەوەیەکێک لەو حکوومەتانە بوو کە هەم لە پارلەمان هەم لە ئاستی حکوومەتدا بەرامبەر بە حکوومەتی ئێران و دەسەڵاتدارانی ئێرانی هەڵوێستی توندی نواند و لایەنگری لە گەلانی ئێران کرد. دواتریش لەم ڕۆژانەدا کە جەمشید شارمەد هەم هاوڵاتی ئێرانی ئەڵمانی لەلایەن دەسەڵاتی دادوەری ئێرانەوە حکمی ئەدامی بەسەردا سەپێنراوە، هەڵوێستی ئەڵمانیەکان تونتر بووەوە. لەو پێناوەدا پێیان وایە حکوومەتی ئێران لە حەدی خۆی زیاتر ڕۆیشتەوە. وڵاتانی ئەوروپاییش سەبارەت بە ئێران هەڵوێستیان هەبووە، یەکێتی ئەوروپا هەڵوێستی هەبووە، بەڵام هەڵوێستەکان هەتاکو ئێستا لە ئاستی یەکلاکەرەوەدا نەبوون. هەڵوێستەکان تەنیا لە ئاستی پاراستنی مافی مرۆڤدا بوون و ئەو گەماڕۆیانەی کە خستویانتە سەر ئێران لە چوارچەوەی ئەو گەماڕۆیانەدا کە ئەمریکا زیاتر دەیسەپێنێت ئەم ئەوروپایەکانیش هاواهەنگی دەکەن. ئەوەش لە ڕاستیدا ژیانی گەلانی ئێرانی تاڵتر کردووە و ڕژیم هەتاکو ئێستا بەو شێوەیە کە پێویستە کاریگەری ئەو گەماڕۆیانەی وەرنەگرتووە. کاکیوا من ئەوەی بزانم کە جەنابەت ئاگاداری سەردانەکەی وەزیری دەرەوەی ئێران بوو بۆ بەغاوە دوێنێ کۆبوونەوەی هەبوو، هەندێ داواکاری هەبوو، هەندێ بابەت هەبوو. حەزەکەم بەگشتی ئەگەر بۆ چوونی جەنابەتوە چی لەو سەردانە تێگەیشتی؟ بەڵێ سەردانی وەزیری کاروباری دەرەوەی ئێران بۆ عێراق لە ڕاستیدا دوو لایەنی هەبوو. یەکێکەوەی ویستی جارێکی دیکە پەیام بە ئەمریکاییەکان و هاوپەیمانەکانی بداکە ئەوان لە عێراقدا دەتوانن ڕۆڵ بگەڕن، چونکە چاوی بە مالکی کەوت و چاوی بە بەرپرسەکانی حەشدی شعبی کەوت. لەلایەکی دیکەشەوە لە پرێس کۆنفرانسی هاوبەشیدا لەگەڵ وەزیری کاروباری دەرەوەی عێراق بەڕێز دکتۆر فواد داوودی دەبێت هێزە کوردیەکانی دژبەری ڕژیمی ئێران لە باشووری کوردستاندا نەمێنن. دیارە ئێران بە بەردەوامی ئەوەی دووبارە کردووەتەوە و جەختکردنەوەی ئەمیر عەبدوڵڵاهیان لەم کاتەدا و بەهێنانە گۆڕی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە باشووری کوردستان جێگیرکراون بە شێوەیەک لە شێوەکان پەیامێکە بۆ حکوومەتی هەرێمی باشووری کوردستان کە سنوورەکان ئاستەنگ نەکات، بە تایبەتی کە لەم کاتەدا گەماڕەکان لەسەر ئێران و زیادیان کەوە ئێران پێویستی بە هێنان یا هاوردەکردنی دلارێکی زۆر هەیە کە ئێستا ئەمریکا بە جدی خەریکە پێشی پێدەگرێت. باڵێ کاکیوا دوێنێ بینیمان کە ئەفسەرێکی ئەمریکی ڕاگەاندنێکی زۆر سەریدا لە کۆنفرانسێکی ئاسایش لە کەنداو گوتی ئێران هەڕەشەی ژمارەیەکە بۆ وڵاتانی هەرێم. تا چەندێک ئەم قسەیە ڕاستە؟ بەڵێ وتی کە وڵاتەکانی کەندا و ئێران بە دژمنی ژمارەیەکی خۆیان دەزانن و ئەمە زۆر ڕاستە. لە مێژە ئێران کاری بۆ ئەوە هەڕەشەی یەکەمە، هەڕەشەی ژمارەیەکە بۆ ئەو وڵاتانە، نەکارە وڵاتانە بەرک وڵاتانی دیکەیش جیهان. بەڵێ ئەلبەتە ئێستا زیاتر باز لەوە دەکرێت کە ئێران بەو حاڵەتەی کە گرتوویەتە بەروو بە تایبەتی کە هەم درۆنی هەیە ئەیداتە ئەیفرۆشێ بە رووسیەوە، هەم موشکی دوورهاوێژی هەیە و لە رووسیەش سێخۆی 35 کڕیوە کە قەرارە بەم زوانە بیهێنێتە ناو ئێران. ئەمە مەترسیەکەی زیاتر کردوەوە نەتەنیا بۆ ئاسایشی وڵاتانی کەندا بەڵکو ئاسایشی جیهانیش دەخاتە مەترسیەوە، چون ئێستا ئێران بە شێوەیەک لە شێوەکان لەو شەڕەی ئۆکرایندا بەشدارەکە، مرۆڤایەتی لەو شەڕە بێزارە و دەترسێت و شەڕێکی زۆر ماڵوێرانکەرە. بۆیە ئەو هەڵوێستی ئەو فەرماندەیی ئەمریکایی لە کەندا و هەڵوێستێکی واقعبینانەیە، بەڵام ئایا بەرامبەر بەوە چی دەکرێت؟ ئەمە بۆ خۆی جێگەی پرسیارە. پرسیاری کۆتاییەوە کاکیوە جەنابەت چاودێری بارودۆخی ئێران دەکەی، بە تایبەتیش خۆپیشاندان و نەڕەزایەتەکان کە لە ئێرانە چەندە هەیە و بەردەوامیشە. چی شتی نوێی هەیە بە تایبەتیش ئەگەر بەگشتی لە ئێران و بە تایبەتیش لە شارە کوردیەکان؟ بەڵێ ناڕەزایەتیەکان یان سەرهەڵدانی گەلانی ئێران ئێمە دەبینین هەر هەیە، تا هێشتا کۆتایی نەهاتووە، بەڵام هەندێک بربەستیان بۆ دروستکراوە. ڕێژیم بەو ئەعدامانەی کە کردوویەتی بە دەستگیرکردنی چالاکانی نێو کۆمەلگا و هەروەها بە بڵاوەکردنی هێزێکی زیاتر و توندوتیژی زیاتر بەکارهێنان لە بەرامبەر گەل داتوانێتی تا ئاستێک ڕەوشەکە سارد بکاتەوە. بەڵام بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە گەلان خۆیان ئامادە دەکەن و بەپێی هەموو دیالکتی هەموو شۆڕشەکان ئەم شۆڕشەی بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێت. هەندێک لە حاڵەدا گشتگیر دەبێت، فراوان دەبێت، دەست پێ دەکات، لە هەندێک حاڵەتیشدا هەندێک سست و کون دەچێتە پێشێ. بەڵام ئەوەی کە هەیە ناڕەزایەتی گەلانی ئێران زیادی کردووە
کەمی نەکردەوە هەروەها ڕەوشی هجوومی ئێران خراپتر بووە باشتر نەبووە. باشە قۆناغی داهاتوو چی دەبێت بەڕای تۆ؟ قۆناغی داهاتوو ڕەنگە شەپۆلێکی یەکلاکەرەوە کە چاوەڕوان نەکراوە بێ دەست پێ بکات بە بڕوانە. بەڵێ باشە لە شارە کوردیەکان باڵێ دەبینین کە خۆپیشاندنەکان تا ڕادەیەک نەماون. ئێمە چۆن یعنی پێشبینی ئەو بکەین کە شەپۆڵێکی بەهێز دەرچێک کە چی تا ئێستا تا ڕادێک دامرکاون؟ لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا لە ڕاستیدا هەیە لە سنە لە زۆر شوێنی دیکە هێندێک جوڵە هەیە بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان بە تەواوی ئەمنیەتی کراوە. ئەمە لایەنێکی دیکەشی ئەوەیە کە ڕۆژهەڵاتی کوردستان دەوێت بە هاوپەیوەندی لەگەڵ گەلانی دیکەی ئێراندا و ئێستا دەبینین لە دەبەرەکانی بەلوچستان و زاهێدان هەموو ڕۆژانی جمعە سەرهەڵدان و ناڕزایەتی هەیە. گەلی کول لە ڕۆژهەڵاتی کوردستان بەو تەجربەیە کە هەیەی نایەوێت بە تەنیا بێتە ئەو مەیدانە بەڵکو پێویستی بە هاوخەباتی هاوکاری هاوپەیوەندی زیاتر هەیە. بۆیە دەڵێم شەپۆلێکی تازە ڕەنگە دەست پێ بکات کە چاوەڕوان نەکراو بێت ئەوەیە کە گەلانی ئێران لە هاوپەیوەندیەکدان و ئێستا ڕەوشی ئۆپۆزیسیۆنی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر باشترە لە جاران لێک نزیکترن لێک توانیویانە هاوپەیوەندیەکی باشتر و دیالۆگێکی باشتریان هەبێت. ئەمەش دەتوانێت کاریگەری لەسەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە بەڵام ئۆپۆزیسیۆنێکی سەرتاسەری ئێرانی لاواز هەیە بەداخەوە. باڵێ کاکی وا گوڵ محەممەدی ڕۆژنامەنووس و میدیاکار لە سوید لەگەڵ مام زۆر سوپاس. سپاس بۆ ئێوە شەر بژین.